ئێمە کۆبنەوەکانمان بەردەوامە لە گفتوگۆ داین ئاڵوگۆڕی بیرروڕامان دەکەین دەربارەی سێ بابەتی سەرەکی ناوەندی هەماهەنگی لەگەڵ ئۆپراسیۆنی هاوبەش لەگەڵ هێڵی بەرگری هاوبەش لە ناوچەکانی دیالە و کەرکووک و مەخمۆر و مووسڵ دیارە ئێمە دوو کۆبنەوەمان کردووە کۆبنەوەیەکی دوی حەوت کۆبنەوەیەکی بیستی حەوت لە کۆمەڵێک لەم بابەتانە لێ تێگەیشتنی هاوبەشمان هەیە بەڵام هێشتا بەڕاستی نەگەیشتونتە ڕێکەوتنێکی کۆتایی بۆ ئەوکە ئیمزای بکەین هەرچی دەگوترێ زۆر جار هەیە لە سوسیال میدیا دیارە ئەوە یعنی ڕێزم بۆ کەسانی کە لێدوانە دەن ڕەنگە بەشدار نەبوون لە کۆبنەوەکان وردەکاری کۆبنەوەکان نازانن وەکو باسم کرد یعنی بەگشتی ئێمە لە بەردەوامین لە گفتوگۆ و کۆبنەوە و ڕەنگە کۆبنەوەیەکی ترمان هەبێ لە ماوەیەکی نزیکدا لە نێوان لیژنەی باڵای هەماهەنگی وەزارەتی پێشمەرگە و لیژنەی باڵای هەماهەنگی وەزارەتی بەرگری عێراق هەردوو لامان هاوڕاین لەسەر ئەوەی کە ئەبێ هەماهەنگیەکی تونند و تۆڵ هەبێ لە نێوانی هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق بۆ کۆتایی هێنان بە داعش بە تایبەتی لە ناوچەکانی دیالە و ناوچەکانی دۆسخورمات و ناوچەکانی کەرکووک ناوچەکانی مەخمۆر ناوچەکانی مووسڵ یعنی هەردوو لا هاوڕاین کە پێویستە هەماهەنگی بکەن بەڵام ئێوە بەڕێستان نەزانن کە هەماهەنگی میکانزمی هەیە ئالیەتی هەیە ئێمە وەکووات باسمان کردووە لە سێ خاڵمان کۆ کردوێتەوە یەکێکیان دامەزراندنی ناوەندی هەماهەنگی لە نێوانی ئەفسەرانی وەزارەتی پێشمەرگە و ئەفسەرانی وەزارەی بەرگری ئەوەی تریشیان بڵێن هێزی هاوبەش و ئۆپەراسیۆنی هاوبەش سێهەمیان بابەتی هێڵی بەرگری هاوبەش بە درێژایی ئەو ناوچانە ئێمە هێشتا بە تەواوەتی نەگەیشتوونەتە ڕێککەوتنی کۆتایی دەربارەی ئەم ئالیەتە بۆ جێبەجێکردنی ئەم سێ خاڵە بەڵام لێکتێگەیشتن هەیە دەربارەی زۆر لە خاڵەکان و پێویستە ئێمە بۆ هەموو ئەو خاڵانە ڕۆژشێنی گونجاو دانین ئەو کاتەکە ئیمزا کرا بە ڕێکەوتنێکی لە نێوانی هەردوولا ئەکەوینە بواری جێبەجێکردنەوە بەڵام تاکو ئێستا لە هیچ لەو بابەتانە هێشتا نەکەوتونەتە بواری جێبەجێکردن بەڵام پەیوەندیمان هەیە بە بەردەوامی بە پەیوەندی هەم لە کۆبنەوەکان هەم بە پەیوەندی بە هۆکارەکانی پەیوەندی لەگەڵ لە نێوان لیژنەی با هەردوو لیژنەی باڵای هەماهەنگی ئەولێ لە گفتوگۆ دای لە گفتوگۆ ئێمە وەکو ئەم بابەتە وەکو یەک پاکێج سەیرەکەین یعنی بە پەشەری سەری ناکەین لەبەرەوەیە ئێمە وەکو یەک پاکێژ دوایی لەسەری ڕێکەکەوین و ئیمزا لەسەر یەک پاکێجی پرۆسەیەکی هەماهەنگیەکەی هێشتا ڕۆژی کۆبنەوەکە دیاری نەکراوە بەڵام بێگومان ینی کۆبنەوەی بەردەوامان دەبێت چونکە بڕیار دراوە هەموو مانگێک لیژنەی باڵا کۆبنەوەیەکە بێگومان ئەم جارە کۆبنەوەیەکیان لە هەولێرە بێ کۆبنەوەیەکیان لە بەغا بێ کۆبنی پێشتریان 20 حەوت لە هەولێر بووە کۆبنی دوو حەوت لە بەغا بۆ حتمان ئەم کۆبنەیە لە بەغا دەبێت و ئێمە بەس لەسەر ئەو بابەتە نییە وەکو چۆن بەڕێزان جەنابی سەرۆکی حکوومەت جەنابی جێگیری سەرۆکی حکوومەت برادران لە هەموو ئاسەکانی سەرۆکایەتی هەرێم کە باس لەوەکەن کە ئێمە بەردەوامین لە پەیوەندەکانمان لەگەڵ حکوومەتی فێدراڵی عێراق بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکان ئێمەش وەکو وەزارەتی پێشمەرگە ئەم بابەتە بەردەوام دەبین لە گفتوگۆ کردن لەگەڵ لایەنی وەزارەتی بەرگری عێراق لە ڕێگای ئەو دوو لیژنە باڵای هەماهەنگیە بۆی بگەینە وەکو وتم ڕێکەوتنێکی کۆتایی ئەوەی کە بڵاو کرایەوە هەمووتان دوێنی لە سۆسیال میدیا بینیتان کە کۆبنەوەیەک ئەنجام دراوە لە لایەنی بڵێن بەسەرپەرشی جەنابی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان و بە ئامادەبوونی جێگیری سەرۆکی حکوومەت لەگەڵ وەزارەتی پێشمەرگە و بڕیار دراوە دەربارەی بڵێن جێبەجێکردنی خشتەی ئازار و ئەیلۆلی پلەبەرزکردنەوەی ساڵی 2017 سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستانەکەی طبعاً ئەمە جاری ڕێکاری هەیە لە ئەنجومەنەوە ئەشێتە سەرۆکایەتی هەرێمە بێ فەرمانی هەرێمی پێداچێ و جێبەجێکرێک گرنگ ئەوەیە ڕەزامەندی دراوە ئێمە لە وەزارەتی پێشمەرگە 5 لیژنەی باڵامان هەیە بە پێی یاسایی ژمارە 2 ساڵە 2020 دەربارەی بابەتە سەرەکیەکانیش پەیوەندیدار بە ئێمە یعنی 5 بابەت پەیوەندیدارە بە ئێمە لیژنەکان بەردەوامن لە کۆبنەوەکانی خۆیان هەم لە نێوانی وەزارەتی پێشمەرگە و هێزەکانی 1970 هەم لەگەڵ وەزارەتی دارایی وەزارەتی ناوخۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ئێمە بێگومان بە پێی ئەو پلانەی حکوومەت
ئەو خاڵانی کە پەیوەنددارن بە هێزی پێشمەرگەی کوردستان هەمویان بە پێ ئەو یاسایە جێبەجێکرێن. بەڵێ هاوپەیمانیتی نێودەوڵەتی تاکو ئەم دقەیە بەردەوام هەموو ئەو هاوکاریانی کە پێشتر لە کاتی دامەزراندنی هاوپەیمانیتی نێودەوڵەتی لە ساڵی 2014 مانگی 8 بۆ شەردژی داعش لەگەڵ هێزی پێشمەرگە بوو کە هاوکاریکردنی هێزی پێشمەرگە لە ئاسمانەوە مەشقپێکردنی هێزی پێشمەرگە ڕاوێژکاری کردن بۆ هێزی پێشمەرگە بەشداریکردن لە پرۆسەی ریفۆرم یارمەتی هێزی پێشمەرگە بە چەک بە تەقەمەنی بەو شتانە تاکو ئەم دقەیە بەردەوامە و هیچ ئاڵوگۆڕێکی بەسەردانە مەترسیەکان زیاترەوە بۆی هێستا ناردۆتە ئەو سنوورە یاخود چییە؟ بەڵێ بە سوونی هێزەکانی یەکەی هەشتا بۆ سنووری سیدەکان ئەو ئەتوانی جەنابەت من